کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان هاوشێوەی کەرتەکانی تر ئێستا گەشە سەرنێکی باشی بە خۆیەوە بینیوە. تەکنەلۆژیا و کەرتی تەندروستی ئێستا لە سەرانسەری جیهاندا ئاوێتەی یەک بوون. ئەو گۆڕانکاری و پێشکەوتانە چین کە ئێستا لە سێکتەری تەندروستیدا بوونی هەیە. داهێنانەکان، پزیشکە لێهاتووەکان، کۆنتڕۆڵکردنی دەرمان و پێداویستی و پزیشکی لەسەر و هەموو شێوە چۆن ئەم بابەتانە بە سیستەم کراوە توانراوە سوود لە تەکنۆلۆژیای سەردەم وەربگیرێت. لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. ئەم جارە هاتوومەتە گەورەترین و یەکەمین پێشانگای تەندروستی لە هەولێری پایتەخت. لێرە چەندین داهێنان و ئامێری نوێی پزیشکی خراونەتە ڕوو. پێشکەوتنی تەکنەلۆژیا فاکتەرێکی زۆر گرنگی هەموو ئەم گەشە سەرنەیە کە لە کەرتی تەندروستی بەدی دەکرێن. لێرە باز لە کاریگەریەکانی پێشکەوتنی تەکنەلۆژیا لەسەر کەرتی تەندروستی دەکەین و ئەو داهێنەر و خاوەن بیرۆکانەش دەدوێنین کە بەهۆی تەکنەلۆژیاوە توانیویانە داهێنانی نوێ بکەن و کەرتی تەندروستی کوردستان و جیهان ببەنە قۆناغێکی نوێوە. چ داهێنانێکت کردووەتەوە؟ چ گرنگیەکت بە بوارەکەی خۆت داوە؟ بەڵێ داهێنانەکەی بیرۆکەی من لەسەر دیتە لە دیجیتال هێڵت کارت. ئەم دیجیتال هێڵت کاردە ئێمە زانیاری کەسی دەربارەی نەخۆشی کەسەکە هەر هەموویمان کە داخل کردووە لەلایەن دکتۆرێکەوە لەسەر QR کۆدێکە بێ لەسەر ئەم کارتەیە. ئەم کارتە کە نەخۆشەکە چوو بۆ لای هەر دکتۆرێک لە هەر شوێنێک لە هەر کاتێکە کە پیشانی دکتۆرەکەیدا دکتۆرەکە بە یەک سکانی موبایلەکەی کە سکانی کرد ڕاستەوخۆ هەموو زانیاریەکان بێتە سەری کام نەخۆشە چی هەیە لەسەر چ جۆرە دەرمانێکە پێشتر بابنن چ عملیاتێکیان بۆ نمونە چ نەخۆشیەکێ بۆ یاخود بڵین حساسی بە چ دەرمانێکیان بە چ شتێک هەیە و هەروەها هەموو ئەو فەحسانشێکەوە پێشتر کردوویەتی پێویستە بۆ پێویست بێت بۆی فۆلۆ ئەپی بکرێتەوە بە ئاسانی ئەتوانێت سێرچ بکات و دکتۆرەکە بەکاری بێنێتن و مهمەیەکی تریش ئەوەیە کەەوە ئەم سیستەمە بە بەردەوامی ڕیئەپدەیتە بێتەوە داینامیکە هەموو کاتێک دکتۆرەکە لە لای خۆی کە پێویستکان نەخۆشی تر یان دەرمانی تر دابنێت یان فەخسی تر دابنێت بە ئاسانی ئەتوانێت دایبنێت و فۆلۆ ئەپ بکات. ئەمە وێبسایتە لە ئێستاە ئینشاءڵڵا بەم نزیکانە لە داهاتوودا ئەڕواتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوی زۆرترین سود بگەێنێ بە نەخۆشەکانمان. سڵاو خاتون بەخێر باشیت؟ زۆر سپاس. بیرۆکەی داهێنانی تۆ چییە؟ بیرۆکە ئەتوانێت چەند پشکنینێک ئەنجام بە وەکو ئەلکترۆلایت و کۆرتیزۆڵ و گلوکۆز و لاکتێت و لایسۆزایم و یوریا و لە ڕێگەی پێستەکەشەوە ئەتوانین سووری خوێن بدۆزینەوە. چه ئاسانکاریەکەکرانی چه جیاوازیکێ لەگەڵ خوێنەکەی ئەمە؟ پێویستی بە دەرزی نییە و سترێسی شەکە مەکاتۆ کاتێ ئەزانی پێویستی بە دەرزی نییە. چۆن بووم بیرۆکەیت بۆ هات؟ زۆر لە دەرزی ئەترسم و ویستم چارەسەر بخۆم و کەسی وەک خۆشم دۆزمەوە. پەیوەست بە پرچی مرۆڤەکانەوە ینیەوە چ داهێنانتان کردووە هاتوون کۆمەڵێ پرچە قژە عرستان کردووە لێرە چیەکەنەوە؟ بەخش ئایشە عومەر بۆ بەخش لە خۆم نەخۆشخانەی نانەکەنی 7 ساڵە لەوێ کار دەکەم لەبەر نزیکیم لە نەخۆشەکان هەز بە ئازار و مەعانەتیان دەکەم. خۆ دەزانین لە ماوەی چارەسەری کیمیاوی قژیان لەدەست دەدەن وی جەستەیان لەدەست دەدەن. ئەمە لەو کاتە بیرۆکەیەکمان لۆ هات خۆم و هاوڕێکەم دکتۆرە ئیمان ئەو لە وڵاتی بەریتانیا و منیش لە هەولێر بیرۆکەکەمان لەوەی لۆ هات ئێمە قژ لە خەڵک کۆ بکەینەوە ئەوانەی کە دەیبەخشن بەو مەرجەی 17 سانتیمەتر کورتتر نەبێ موادی کیمیایی پەیوە نەبێ وەکو بۆیە و خەن و ئیتی ئەو بابەتانە
ئەم قسە کۆ دەکەینەوە پاکی دەکەینەوە تاقیم دەکرێت و دەنێژرێتە وڵاتی بەریتانیا لەوێ بە تایبەتمەندی تەڵەب خاص باروکە لە بۆ نەخۆشەکان دروست دەکرێت. باسیەوەت کرد پرچەکە خاوێن نەکرێتەوە و تاقیم دەکرێت بەڵام بۆ ئەو کەسانی کە بەکاردێن هەریەکە لەسەر ستایلی خۆی بۆ بەکارێنن بەڵێ ئێمە چۆن بەکارێنێنین کە ئەو قژە لە خەڵک وەردەگرین بەڵام ئێمە وێنەی پێش ئەوەی دەست بە چارەسەر بکە و کاتی چارەسەر کە پرچەکە لە دەستداوە و بەڵگەبەرنامە فەرمیەکانی نەخۆشخانەی وێنە دەگرین دێنێرینە وڵاتی بەریتانیا تەمام لەوێ لەلایەن ڕێکخراوێک هاوکاریمان دەکرێت بە شێوەی فری پێشکەشمان دەکرێت باروکەکە حەسەب تەڵەبیەی ئەو کەسە و پێشتر چۆن بۆ هەمان سایلی بۆ دروست دەکەین چونکە تۆ ناکرێت یەکە قژی ڕەشوێ زەردێکی بۆ بەکاربێت بۆ نمونە کە گەڕاوە بە شێوەی های کوالیتی دەنێردرێتەوە تایبەتمەندی باروکەکانی مەچیە لەوەی لەچاو ئەوی کە لە بازار هەیە خۆی کوانتیتی زۆرە زۆرە بەڵام کوالیتی لە لای ئێمە لە پێشترن کوالیتێکیتە 100% تەبیعی ئەو یەک دووەم ئیشی دەستە هاندمیدە ئۆکەی یعنی ئیشی مەچینە و ئەوشانەنێ ئیشی دەستە و سێم گوتمان حەسەب تەڵەبی کەسەکە دروست دەکرێت درێژەکەی و ڕەنگەکەی و چوارەمیان ئەگەر عەرزی بکەم ناوەکەیتی ئەو جۆرە پێستە کە بەکاردێ وەکو ناو عەجیبێکە نە بۆندەکە نە تووشی حەساسیان دەکە خۆت دەزانین لەو کاتی چارەسەر من ئەم دەکە سۆ ناکرێت شتێک بەکاربێنی کە کوالیتی نزم بێت ئەوە بە بەرزترین کوالیتی دروست کراوە تا ئێستا چەندتان دروست کردووە و نرخەکەشی چەند دەکەوێت خۆی کۆستیوەی زۆرە تقریبا 700 پاوەندی بەریتانیا و پلاس ئەوی کە گەیاندنەکە دێتەوە نزیکە 900 دلار دەکا بەڵام ئەلحەمدوللا مە بە پاڵپشتی ئەو ڕێکخراوە لەوێ بێ بەرامبەر پێشکەشی نەخۆشەکانی نەخۆشخانە دەکرێت. ئێستا چەندتان دروست کردووە؟ تقریبا تاوە پێستە لە ماوەی 2 ساڵ ئێمە 52 عەدەدمان پێشکەش بە کچ و کوڕ کردووە و ڕەگەز و ڕەنگ لە لای ئێمە گرنگ نییە نەتەوە گرنگ نییە تەنها ئەوەندەی توش بووی شێرپەنجە بێ ئێمە بتوانین خەندێک بخەینە سەر لێویە. کۆمەڵێک گەنجی داهێنەر بە بیرۆکەی جیاوازەوە لێرە کۆبوونەتەوە داهێنانیان کردووە لە سێکتەری تەندروستیە بە شێوازی جیاواز تەکنەلۆژیا تا چەند کاریگەری هەبووە کە ئەم گەنجانە بتوانن داهێنان ئەنجام بدەن وەکو تەکنەلۆژیا وەکو ئاسانکاری بۆ کەرتی تەندروستی توانی وتمان بەرەو پێش بین لە حالەتێک وەکو تەکنۆلۆژیا کە AI بەکارهاتیە زیرەکی تەندروستی کەوا بکاتن تەندروستی بەرەو پێش بچی زۆر لە میتسارسەکان وەکو داهێنەرمان هەیە کە وەکو وێبسایت دروستیان کردێ وەکو ئەپلیکیشن دروستیان کردووە هەتاکو هەم ئیشی دکتۆرەکان ئاسان بکەن ئیشی کەرتی فیزیشکی ئاسان بکەن کە لەلایەن پەیوەندی لە نێوان دکتۆرەکان و لەلایەن پەیوەندی لە نێوان نەخۆشەکان خۆشبەختانە زۆرترین عەدەدی وەکو بڵێن زۆرترین ژمارەی داهێنەرمان هەیە کە بەس لەسەر کۆمپیوتەرەکان لە ماڵی خۆیان دانیشتینە کراوانێ بە تەمەنێکی زۆر گچکە کەوا بکەن داهێنانێک بکە کە ببتە خزمەتێک لە بۆ کەرتی تەندروستی ئێمە هەممان شانەزی بەو داهێنەرانە دەکەین کە ئێستا حالیان لە مێدیکۆ 2025 حازرن. ئەتوانی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە کە دەڵێن کاتێک کە تۆ دەتەوێت داهێنام کە نەتەمەن نەسنوور هیچ شتێک لەمانە پێوە نییە تەمەنی ئەمانە لێرە لە چەندەوە بۆ چەندن؟ داهێنەرمان هەیە 14 ساڵە داهێنەرمان هەیە 15 ساڵە قوتابیمان هەیە لە کۆلێژ هەمانە کە تەخەڕوجیان کردێ و تەمەنیان لەوانەیە لە 35 ساڵ بەرەو سەر بێ داهێنان هیچ عیلاقی بە تەمەندانە داهێنان فکرەیەکە لە ژووری خۆت لە بۆت پەیدا دەبیتن بەڵام ئایا دەگەڕێتەوە خودی نەفرەکە ئایا تەطبیق دەکەیاننا خۆشبەختانە زیاتر لە 20 ژمارەی داهێنەرمان هەیە کە لە کوردستان بە شانازیەوە جوانترین و باشترین وێبسایت لە خودی پزیشکی لە خودی پێشخستن و خزمەتکردنی پزیشکیمان هەیە کەوا بکەین هەتاکو ئێستا وەکو دانیشتینە لێرە شانازیان پێ بکەین و داهێنانەکانی خۆیان پیشانمان بدەن. ئەو کار و داهێنانەی کە لێرە نمایشکرا بوو بووە هۆیەوەی کە سەرنجی کۆمپانیا وڵاتانی دەرەوە ڕاکێشەیە گەنجێک لێرە فەندێک وەربگرێ شتێک وەربگرێ وەکو داهێنەرەکان چەندین داهێنەرمان هەیە ئۆرگەنایزیشنەکان فەندیان بۆ دیاری کردووە نمونە هەیتمان 30,000 دلاری بۆ ڕەخساوە تاکو بۆ بەرە پێشکردنی وێبسایتەکەی وای لێ هاتبوو ینی کاما دەتوانن سوودی لێوەربگن لە وڵاتەکەی خۆیان بەڵێ چونکە خودی فکرەکەی کە داهێنەرەکەمان لە کوردستان دروستی کردووە دەتوانین خزمەتی کامل جێیەکان بکاتن لە ڕووی تەندروستیەوە لۆکاڵی نیشەکان کە کراوەیە ئینتەرناشنالی بۆ دەری شۆ دەتوانین هەمویان بە ئینتەرناشنالی کراوە تاکو بە زمانی کوردی زمانی خۆمانە و زمانی عەرەبی زمانی ئینگلیزی هەروەها داهێنەرێکمان هەیە دەتوانانی بە زمانی کۆریش قسە بکاتن.
حکومەتی هەرێمی کوردستان توانیوێتی هاوتەریب لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا لە کەرتی تەندروستی کەڵک وەربگرێ و ئێستا جگە لە گەشەپێدانی نەخۆشخانەکان هەروەها لە کەرتی دەرمان گۆڕانکاری زۆری کردووە بەهۆی سیستەمێکی نوێوە توانیوێتی کۆنتڕۆلی کوالەتی دەرمان بکات و بازار لە دەرمانی خراپ و ناتەندروست بپارێزێت. دکتۆرە دەمەوێت ئەوە لە بەڕێستان بپرسم زانم ڕۆڵی بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆلی جۆری KMCA چییە لە بابەتی دەرمان پێداویستی پزیشکی تۆمارکردنی کارگەکان؟ باید کۆنتڕۆلی زۆری دەرمان بەڕێوەبەراتی کە سەر بە وەزارەتی تەندروستیە پێکاتوە لە کۆمەڵێک بەش و هۆبە هەر بەش و هۆبەیەک کاری تایبەتی خۆی هەیە لە ڕێگە پێدانەوە دەست پێ ئەکا تا کۆتا پرۆسە تەستیکەری دەرمانە لە ڕێگە پێدانەکان چەند زۆرە ڕێگە پێدانێکمان هەیە ئەوش دەرمانە تاواکەری خۆراکیە پێداویستی پزیشکیە هەر مادە و پرۆسی تایبەتی خۆی تێپەڕە بێت تا گاتە هەڵسەنگاندن لە هەڵسەنگاندنشیکردنەوەی تەواوی فیزیکەڵی بۆ ئەکرێت لەوێ وەخت بڕیاری لەسەر دەرێکات پشکنینی تاقیگەی پێویستەیاننا ئەسێتە پشکنینی تاقیگەی لە پشکنینی تاقیگەی دەرچوو ستیکەری دەرمانی پێ هەڵوا ئەسرێتن ئەگەر دەریش نەچوو ئەوە نەت کۆمپلەواتە دەرنەچوو لە تاقیگە و ئەگەڕێنرێتەوە بۆ شوێنی سەرچاوە. باشە ئەو پرۆسانەی کە بەڕێزت باسەکەیت لەوانەیە ماوەیەکی زۆری بوێ ئەمە بە سیستەمە یا بە شێوازێکی دەستیە و کارانە ئەنجامەدرێت. هەموو پرۆسەکانی کوالیتی کۆنتڕۆل بە سیستەم کراوە ئێمە سوودێکی زۆرمان بینیوە لە سیستەم و لە زیرەکی دەستکرد ئێستا زۆر کاریگەری هەیە لەسەر پرۆسەکە کە خێراتری کردووە لە چاو جارانە جاران ئاوانە و بەدەستی و بەس ئێستا بە سیستەمکردن یعنی وای لێ کردووە کە هاوڵاتی بە کاتێکی زووتر دەرمانەکە بکەوێتن دەستی لە چاو جارانە. باشە لە ڕووی چاکسازیەوە چیتان ئەنجامدا مەسەن کابینەی نوێ بەوە بەناوبان بوو کە چاکسازی کردو لە هەموو سێکتەرەکان بێگومان سێکتەری تەندروستی دەرمان بە تایبەتی هیچ چاکسازی کردیا کراوە؟ بەڵێ گرنگترین چاکسازی ئەویش ستیکەری دەرمانە لەو ستیکەرەیە هاوڵاتی تەواو دڵنیا ئەبێتەوە لەو QR کۆدێک کە لەسەر ستیکەرەکە هەیە ئەتوانێت باجی دەرمانەکە بزانێت ئەو شوێنەی کە لێوەی هاتووە ئایا لە پشکنینی تاقیگەی دەرچوو لە هەمووی گرنگتر ژمارەی تەلەفۆنی چاودێری بازاری لەسەرە هەر شتێک هەر پەیامێک هەر ریپۆرتێکە بێت ئەتوانێت تەلەفۆنمان بۆ بکاتن و ئاگادارمان بکاتەوە ئێمە لە خزمەت هاوڵاتیانی. باشە واتە ئەو دەرمان و پێداویستە پزیشکیانەی کە ستیکەری دڵنیایی ئەلکترۆنی لەسەرە سەرجەم قۆناغەکانی کوالیتی کۆنتڕۆلی تێپەڕاندووە گشت قۆناغەکانی تێپەڕاندووە هیچ دەرمانێک هیچ پێداویستی پزیشکی تاواکەری خۆراکێکی بێ ستیکەر ناتێتە ناو دەرمانخانەکان. ئەمە دەرئەنجامی چاکسازیەکانە؟ ئەمە دەرئەنجامی چاکسازیەکانی کارمەندان. پێشکەوتنەکان لە کەرتی تەندروستی چوونەتە قۆناغێکی نوێوە ئێستا بەهۆی تەکنەلۆژیا پرۆسەی ئەنجامدانی نەشتەرگەری و چارەسەرکردنی نەخۆش زۆر خێرا و ئاسانتر بووە نەک هەر ئەوە بەڵکو بەهۆی گەشەسەنی تەکنەلۆژیاوە بۆ تا فریادڕەسی ژیانی نەخۆشەکان و کەمکردنەوەی ئازارەکانیان. خەڵک دەبینم دێدەما دەکاتە چاوی و سەرۆگۆزیرانی شەمەی تاقیکردو ئەمە چی کراوە لە بواری تەندروستیە بۆ ئەم VR؟ بەڵێ ئەمە جیازێکی ئاڕۆکومان ئاشناین پێی کۆمپانیای مێتە کۆمپانیای سەر بە فەیسبووکە ئەم جیازە ئێمە بۆ شێوازێکی میدیکاڵی بۆ تەندروستی پزیشکی بەکارمان هێناوە پرۆگرامێکمانتیە تەطبیق کردووە ئەم پرۆگرامە ئێمە ماوەی 4 ساڵە بێت ئیشەکەین لەسەر ئەم بوارانە کۆمەڵێک گەنجین لە دوای جامی ئەو هەوڵماندا خۆمان بەرەو پێشەوە برد پرۆگرامێکمان لەسەر تەطبیق کردووە بۆ پزیشکیە زیاتر تەلەبەکان یاخود خوێندکارانی بەشە پزیشکیەکان دەتوانین استفادەی لێ بکەن وەروە بۆ دکتۆرەکانیش لە کاتی ئەمەلیات و نەشتەرگەریە قورسەکانە بەڵام جارێ نەماقصۆدە ئەو سوودەکەی چێمە ئاسانکاریت بۆکە بۆ نمونە ناڵێم بەشی دکتۆری قورسە تا ڕادەیەک بۆ تەلەبە بۆ هەزمکردنی ڕاستەوخۆ ئەوە لە بەرچاوەتی کە تۆ ئەوە تیتە چاوت بۆ نمونە بەشەکانی ئەناتۆمی لاشەی مرۆڤ هەمووی لە بەرچاوتایە بە جوانی بە واضحی بە گەورە قەبارێکی گەورەتر کە ئەوە تۆ لەسەر وەڕەقە و پەڕەیەک ببینیت یا لە سڵایدێکی ناو لاپتۆپێکە مۆبایلەکە ئەو گیان باشی نابێت بۆ بیرۆکە و داهێنانەکە هەمووی گەنجانی خۆمان کەوتت؟ بەڵێ ئێمە تیمێکی 4 کەسین کە لە چەند شارێکی کوردستانەوە بەشدار بووین و ئەم تیمەمان دروست کردو بە ناوی ڤایرۆمەوە ماوەی چەند ساڵێکەوە کووتم خەریکیت لە بواری میدیای شایشە خەڵک پێی چۆن بوو خەڵک فیدباکێکی باشیە بوو لەسەری شتێکی تازەیە کە تا ئێستاش نەکراوە بەو شێوازە VR زۆرە بەڵام ئەو نوع پرۆگرامە کە تەطبیق کراوەتیە بۆ شێوازە نەکراوە چکەوە شتێکی زۆر باشیشە و بەتایبەت لەم پێشانگاشە کە پزیشکیە هەستەکەی دەتوانین خۆمان بەرەو پێشبەرین لەم کەرتەیە کەرتی تەندروستی ئەم داهێنان و دیجیتال و تەکنەلۆژیای تێکەڵاو بکەین تا ڕادەیەک بەڵێ
ئەگەر بتوانرێ پاڵپشتیمان بکرێت لە ڕووی مادی و معنەویەوە طبعاً ئەوە زۆر پێویستە بە تایبەت وەکوتمێ بە چەند گەنجێکین برێ ئەمە وەکو چۆن بڵی ئەمە خواڵسکانەیەم بەڵێ بەڵێ بودجەیەکی زەبەلاح و یا بۆ نمونە پاڵپشتێکی زەبەلاحمان لەگەڵانیە تا بتوانین ئەوە بکەین پێویستمان بە یارمەتیە بێ ڕەڵاستیە ئەگەر یارمەتیە بێشتی باشتری بەڵێ بەڵێ توانین دکتۆر لێرە دڵێکی دەستکرد جوڵە دەکا و پاترێکیش بە جەنابتانەوە هەیە دەمێتەوە بپرسم ئایا ئەمە ژیان دەگەڕێنێتەوە بۆ زیندەوەرەکان چێ مرۆڤ بێت چه ئاژەڵ بێت سەدەسەد هزرا وی دلی ئەوە ژیانێکی بتە ئەو نەساخێت ژیانەوان خلاص ینی دلێوانێکی کار ناکرد سوبە دێمرن وان هەفتێکی دێمرن ئەو دلە دیشتە جێ دلێوانایە سەرشتی دی ژیانێکی دێتەوانە ژیانێکی باش ژیانێکی خۆش بێ کێشە باشە ئەگەر بۆ مرۆڤێکی ئاسایی ئەم دڵە دەستکردە دابرێت چۆن بۆی بەکارهێنان دوێژی نەخۆشەکەیە نەخۆش لە خەستەخانەیە تەشخیصاوی يعني أجزاء دلية متقدم يعني خلاص دلوي راوة ناف وقرناك باش أشعة بويستينين بلا أشعة أو دلا الكمبيوتر كنا لنا سينجي بزانين كيش نوع شوانا بوي مناسب ديبتن بشتينجي بريالة دي بو روج عمليات يجي نو روجية من الساخدات البري شبكة آمادة ديكين رجع دوي عمليات كين أو دلوي إنين در دلي نساخ أو دلا كنا جهه دلوی دا سینگوی گیرین یکم تشت لسر کمپیوتری کنترل دکین فیلی یک ساعت دوای او کمپیوتر راکین او باتری و او کنترلر کار کردن عملیاتی 2 ساعت و نیم 3 ساعت زور داره چه نه زیادتر ڕۆڵی تەکنۆلۆژیا چییە مەسەلەن ئێستا دەڵێن سەردەمی تەکنۆلۆژیایە ئەگەر تەکنۆلۆژیا نەبا ئەم دڵە دەستکردە دەتوانرا بە ئاسانی دروست بکرێت نه مستحیلە تكنولوجيا زور مهمة يعني بو تندرستية تكنولوجيا دوركي جورة هي يعني أو حميد درمان دين بو موجود تكنولوجيا أو دزقايت أو آمير أبيت الوان دزقايت طبية أو آمير بكار دينين حمي تكنولوجيا إجا تكنولوجيا جيانا مروفا يباشتر كري جيانا مروفا درشتري كري هندێک جارە ژیانیجی خراپت کرد وقتی مرۆڤ نزان چای تەکنۆلۆژی بکار بێنێت بەشەوە گشتەکەی چۆنە باشی کردو یا خراپی کردووە نەنە بەهرەبتر باشە سەداسە دەبێژین تۆمبیل گوێلە باشن مهمەژی بەس دانیشتنە پڕێوە ناچی ئەوژی زەرارە لەسەر تەندەرستیە بۆ دەمەکی درێژ باشە دوایین تەتەورات چییە لەسەر ئەم دڵە دەستکردەی جەنابتان کە لە ئەمریکا پێم وابێ لەسەر ئاژەڵ تاقی کرایەوە هیچ هەنگاوێکی تر هەیە کە لەسەر مرۆڤەکانیش تاقی بکرێتەوە حتى ئێستا لەسەر حیوانە مە تاقی بکرد بەس بەری هەفتەیەکی موافقات دەست بکەیت لەسەر مرۆڤەش تاقی بکەیت ئەینا ینی مە ئیجازەنینە بۆ فرۆتنی ئێستا بەس مە ئیجازە هەی بۆ تاقیبکردنێ لەسەر مرۆڤی ئەوژی بۆ دوو دیراسە دەچێبن دیراسە 5 نەسا دیراسە دوێ 10 نەسا پشتینگە کە هەمووتش باش پڕێ بەچۆنی دیژنا خۆ دێتە بۆ هەر زۆر نەسا خەتوانین کار بێت تا چەند گرنگە حکومەت وەزارەتی تەندروستی بهێنرێتە سەر خات کە سوود لە داهێنەرێک وەربگرێ کام دڵە دەستکردە کە کاری لەسەر بکەین ئێمەش زانیت توجه حکمەتی زۆر باشە و بەقوەتە بۆ مەجای تەکنۆلۆژی بەرندێ ئەو مەسسە نەدەینا دیە لەم تەکنۆلۆژی کورسانە پێش بێخین و پێنگاوێت گەورە هاتینە دانێت وی باریدا ئەو تەکنۆلۆژیای پامپێت دلی نیشناتیە کوردستانێ بەری بیسێ ڕۆژا لەگەل دکتۆر شابی سەرپەرشتیە سەرتەرێ دلی مەتاخف کوچەوە ئەو دەست پێ بکەین تەکنۆلۆژی پامپێت دلی بینە کوردستانێ چکە ئەو دەپێویست بتە ڕاستی دێت موافقەت کراوە کە بێت داخبینە سەر ینی تشت خۆرستینە بەس وەکی بنگایکی بێ ئامادە بکەین دێ بتن چکە ئاسانە باش ئەو پاتریکە بەدەست جەنابتانە دەمێ بزانم ماوەی چەندێک بەرگە دەگرێت یعنی تاقەکەی ئەوە 12 ساعت وەکە مرۆڤ ماڵەژی توانێت تەنێک سەر گەلوایری یەختێک هەرەبێ هەکەرژی 12 ساعت چوون کێشتن یەکەی دیەختێ بۆ هەرێکیش وانە 6 ساعتە و یەک وەکی لێرەژی هەیە 6 ساعتە وەختە دەربینی ئەوە کارت کردن 6 ساعت
وجا توانی زۆر خااتری گەرتاکە بچی شوونێکی کە هەرب لێ نابێت هیچی بژین چوو سەروشتی کارە بلوێرینینە هێندەکەتی ئیزافی دەبێت. هەموو ئاماژەکان بۆ ئەوەن لە داهاتوودا دەتوانرێت بە شێوەیەکی بەرچاو سوود لە تەکنەلۆژیا وەربگیرێ لە بواری تەندروستیدا چونکە تەکنەلۆژیا دەتوانێت شێوازی چاودێری تەندروستی بگۆڕێت و باشتری بکات و بەهۆی زیادکردنی وردی و کارایی و کەمکردنەوەی خەرجەکان دەتوانێت ڕۆڵی خۆی بە تەواوەتی بگێڕێت.